بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان لە بەرنامەی لە پایتەختەوە لە خزمەتتانم. کاری سەرەکی پەرلەمان لە هەموو جیهاندا چییە و بە تایبەت پەرلەمان لە هەرێمی کوردستاندا بەراوردی کاری پەرلەمان و پەرلەمانتاری لە هەرێمی کوردستان لەگەڵ جیهانی دەرەوەدا لە چیدا یەک دەگرنەوە و لە چیدا ناکۆکن. هەمەهەنگی نێوان حکوومەت و پەرلەمان دەبێت چۆن بێ و چۆن ڕێک بخرێ. هاوکات لە کوردستاندا ئێمە یەکێتی پەرلەمانتارانمان هەیە کە ئەو کەسانەی ئەزموندارن لە کاری پەرلەمانی لەوێدا وەکو یەکێتیەک کار دەکەن و تێیدا ڕۆژانە لێکۆڵینەوە و سیمیناریان هەیە تا چەند توانراوە پەرلەمانی کوردستان ئەزمون لەو کەسە ئەزموندارانە وەرگرێ لەوەی کاری پەرلەمانی بە شێوەی نۆرماڵ و بە شێوەی ئاسایی خۆی بڕوە. من ئەو وەڵامی ئەو پرسیارانە لە کەسێکی ئەزموندار لە کاری پەرلەمانی وەردەگرمەوە. زۆر بەڕێز نیعمەت عەبدوڵڵا، سەرۆکی پێشووی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان، بە خۆشحاڵیەوە بە خێراتنت دەکەم. زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی لە پایتەختەوە. زۆر سپاس دەکەم لە خەزمەتای. باشە، با لەو پرسیارە سادەیە دەست پێ بکەم کە لە ڕەنگە وەڵامەکەی دوور و قۆڵ بێ و زۆر هەڵبەگرێ. کاری سەرەکی پەرلەمانی چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، خۆی لە ڕاستیدا کاری پەرلەمانی ئەوە بە ژێرێ و ئەزمونی کە لە هەرێمی کوردستان هەیە تەقریبەوە 27 ساڵ 28 ساڵە پەرلەمانی کوردستان دامەزراوە. یعنی لە ڕووی پێکهاتە و لە ڕووی تەنزیمات و ئیشکردنی پەرلەمان کۆمەڵێک ئامانج و کۆمەڵێک ئیش و کاری خۆی هەیە بەڕێوەی دەبا کە پەیوەستە بە کاروباری خەڵک، ینی ڕێخستنی ئیش و کاری خەڵکە لە ڕووی یاسایی و لە ڕووی ینی ئەو بابەتانی کە دەخرێنە بەرباس و لێکۆڵینەوە خەڵک ئیشی پێێتی کە ئیش و کارەکانی بڕوە. بۆیە پەرلەمان لە هەموو دنیادا سێ چوار ئیشی زۆر گرنگی هەیە. یەکەم ینی یاسادانان تەشریعات، ینی ئەو یاسانی کەدا نەرێ کۆمەلگە پێویستی پێێتی وەزارەتەکان پێویستی پێدی، ینی ڕێخستنی کاروبارەکانە، ینی هەر یاسایە کە پێویست بوو پەرلەمانی کوردستان لە ڕێگەی ئەندامەکانی خۆی بی، یاخۆ لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران بی، یاخۆ لە ڕێگەی کۆمەڵێک ڕێکخراو بی، لە ڕێگەی ئەوانە هەموو دێن ئەو پێشنیار و ئەو پرۆژانە ئامادە دەکەن دێتە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستان ئیش و کاری لەسەر دەکەن و ئەو یاسایە دوای خوێندنەوەی چەندین جار و ینی مەفروزە ئەو کەسانی شارەزا و ئەزموندار پرس و ڕای لەسەر بکرێ و تێبینی وەربژیرێ، ئەو کات بێتە بواری ئەوەی کە بڕیاری لەسەر بدرێ و دەنجی لەسەر بدرێ ببیتە یاسا. باشە، بەڵام ئەوە کاری دووەمی پەرلەمانی کوردستان ئەوەیە چاودێریکردنی لەسەر ئەو جێبەجێکردنی ئەو یاسانە و کاری جێبەجێ چاودێری لەسەر کاروبارەکانی حکومەتە، لەسەر بازاڕە، لەسەر ئەو ئیش و کارانەی کە هەیە کۆمەلگە خەریکێتی. ینی بەڕاستی ینی ئەم دوو ئیشاوە ئیشی سێمیشی ئەوەیە میزانیە تەزی پەسەندکردنی میزانی. ئەو میزانی ئەوە نیە هەر پەسەندی بکاو بێ، نە، ئەو میزانە دەبی کاری زۆری لەسەر بکرێت، شارەزایان لە هەموو بارەکان بزانن ئەو خەرجیانە چیە، ساڵی پێشتر چۆن بووە و بەژێرەی ئەو پێویستیانە، مەسەلەن مامۆستا چەند مامۆستا دەوێت، چەند دکتۆرە دەوێت، چەند مهندزت دەوێت، چەند بینایەت دەوێت، چەند پرۆژەت هەیە، چەند جادە هەیە، چەند شەقام هەیە، یعنی موچەکان هەمووی ڕێک دەخرێت دەبی بە یاسا. بەڵام ئایا پەرلەمان یاخود پەرلەمانی کوردستان لەو سێ بابەتە گرنگە بەکاری خۆی هەستاوە وەکو پێویستی؟ ئەوە پرسیارێکی هەموو کەس دەیکات. باشە، ئەوە پرسیارێکی منیشە، بەڵام بەر لەوە با ئەو بپرسم، ئێمە لە 92ەوە پەرلەمانی کوردستانمان هەیە، ئایا ئەو پرسیارەی ئێمە زۆر درەنگ وەخت نییە مەبەستمە بە دیوێشی کە بپرسم، بەس نییە ئەزمموی ئەوەندەمان هەبێ کە تا ئێستا تێنەگەیشت بین لە کاری پەرلەمانی، چونکە بەڕاستی گرفتە لە ئێستادا دەبینین کاری پەرلەمانی بە زۆرێک لاواز کراوە، یان ئەگەر دروست بێ بە زۆرێک پشتگوێ خراوە، پەرلەمان لای خەڵکیش ناشرین کراوە. ئەزمموی ئێمە بەس نەبوو بۆ ئەوی بزانین کاری پەرلەمانی چییە و پەرلەمان وەکو شکۆیەکی گەورە و دەسەڵاتی یەکەمی یاسادانان بیزانی باکاری چییە؟ خۆی لە ڕاستیدا ینی با شێوێکی زۆر ڕوون و ئاشکرا ببین
يعني باش ئەو هەموو ساڵێکەوە خولی پێنجەمی پەرلەمانە ئێمە هەر برین يعني دەستگایەکی ساوە یاخود تازە ئەزمونە يعني ئێستا هەست دەکا يعني شتێکەیە کە دەیانەوێت پەرلەمان بەکاری خۆی هەرنەستی يعني بەرنامەیەک لە ژێرەوە ئیشەکە چێنیە ئەوە يعني ئەمە ناتوانانی ئێستا بەدقەت بڵین بەو شێوەیە يعني ئەو هەموو خەڵک دەزانی چۆنەوە لە پێشچاوی ئەو ڕووداوانەی کە ڕوویدایە دەنا ئەژینە پەرلەمان لە هەموو دنیا دەستگایەکی هەرە بەهێز و شیا و بە يعني بە شێوەیەکە کە پێویستی پێ هەیە کە گوتت پەرلەمان دەبرێتەوە ئیدی بەڵام بەداخەوە ئەو پەرلەمانە بۆ وای لێ هاتووە مەسەڵەن ئەو لە خولی یەکەمەوە هەتا دێتە خولی پێنجەم یعنی خەڵک زۆر گلە و گازاندە وەکو پێویست نابینی ئەمە هۆیەکەی چییە؟ هۆیەکەی ئایا حکومەتە حیزبەکانە خەڵکە خۆی ئەندامی پەرلەمانە یاخود دام و دەستگای سەرۆکاتی پەرلەمانە یاخود دام و دەستگای خودی پەرلەمانە ئەوانە هەموو تێدا بەشدارن هەرێکە بەشی خۆی تێدا هەیە لەوەی کە پەرلەمانی کوردستان لاواز بی یاخود هەر پەرلەمانێک کە بە ئیشوکاری خۆی هەڵنەسێ بەڕاستی ینی مەسەلەن لە شێوە دەست پێ بکەین لە هەڵبژاردنەوە دەست پێ بکەین بەڕاستی کەمانەوێت لەسەر پەرلەمان دواتر دێنە سەر وردەکارێکەکەی بەڵام ئەو سێ ئەرکەی کە باسمان کرد کاری هەر پەرلەمانێکە بەوەی کە یاسادانان چاودێریکردنی کاروباری حکوومەت و ئەوەی کە گرنگە بودجەیە پەرلەمانی کوردستان لەکوێی ئەو سێ کارەدا ئەتوانی بێتی چەندی جێبەجێ بکە ئەگە بە ڕێژەیش بێت خۆی لە ڕاستیدا ئەمە ناتوانین یعنی بازەوە بکەین بڕێن پەرلەمان هیچی نەکردووە و پەرلەمان لە هەموو خولێکدا هەتا ڕادەیەک ینی ئیشی خۆی بەڕێ کردووە مەسەلە قانونی وەزارەتەکان دائیمەن کابینەی نوێ دێ قانونی وەزارەتەکاندا دەنێ هەندێک ینی هەندێک یاسایی پەیوەستدارە بە دادوەری بە ژینگە بەوانە ینی بە مافی مرۆڤ زۆر لەو بابەتانی ئیشکراوە ینی بەڕاستی بەڵام ینی گرفتەکە لێرەدایە ئەو یاسانەی کە خەڵک پێویستێتی بڕیاری زۆر زار پەرلەمان بەخۆی بڕیاری لەسەردراوە چ وەک یاسایەک وەک بڕیار بەڵام ئەنجامەکەی نابینی خەڵک مشکلە دەنا پەرلەمان زۆر یاسای باشی دەرکردووە ینی گرفتی جێبەجێکردنمان هەیە ینی پێویستە پەرلەمان بە دوای ئیشەکانی خۆی دابچی بەڵام ئەوەی خاڵی لاوازی پەرلەمانی کوردستان ئەوەیە چاودێریەکەی لاوازە مثلا هەتا ئێستا نەماندیتووە مثلا کارمەندێک لا بدە یاخۆت وەزیرێک لا بدە محافزێک لا بدە یان ئەو هەموو مەشاکل و کێشانە هەیە خۆ ینی ئەتونابی هەروە مرۆرکران بڕوا وازی لێ بینیت پێویستە پەرلەمانی کوردستان کەواتە بابینە سەر ئەوەی کێ ئەو گرفتە دروست دەکەوە خۆت بۆ نمونە باست کرد ئایا دەستی سەرۆکایەتی پەرلەمانە لە پێشووتردا هەتا ئێستا پەرلەمانتاران خودی خۆیانن گرفتمان لە شێوازی دەنگدان هەیە ڕۆشنبیریەتی دەنگدان هەیە گرفتەکە لەکوێدایە خۆی گرفتی سەرەکی زۆر ئەو گرفتانی باس کرد هەموو هەوەنیانی شخصیەتی پەرلەمان و پەرلەمانتارەکە چۆنەوە چۆن بیر دەکاتەوە بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەو پەرلەمانی کوشتووە حیزبایەتیە بەڵێ یعنی ئەوە دەبی ڕۆین بۆ هەموو خەڵک ینی ئەو کەسانی کە دێن دەبن ئەندامی پەرلەمانی خۆ ئەو دەستگای پەرلەمانی کوردستان هەر وەکو دەستگایش حزبی نابی کار بکە کە هات ئەو ئەندامە ڕاستە مەسەڵەن ئەوە لە کۆمەڵ هاتووە لە پارتی هاتووە لێ چێتیان لە هەر حزبەکە هاتووە ڕاستە ئەو لە ڕێگای و حزبانە هاتووە بەڵام کە هاتە بۆ ئەندامی پەرلەمان نوێنەری هەموو خەڵکە بەڵام ئەوانە هەر دێن وا دەزانین نوێنەری حزبن ئیتر کەسە قسەک دەکات ئەو وەکو شتێکی سیاسی وا دەزانن لە مەقڕێکی سیاسی حزبی دانیشتوونە پەرلەمان یعنی جاروەیە کەس قسە لە کەس ناکە هەموو لوتیان لێک خوار بووە جاروەیە هەتا ڕادەی تێکچوون و شەڕە قسە و شەڕیکە و لێدان و ئەوە هەموو خۆ دەبینی لە پەرلەمانی کوردستان چی ڕووداوە یعنی بەڕاستی لەوە بوەستێنم بەڵام ڕەنگە ئەندامێکی پەرلەمان کە حیزبێک لە ڕێگەی حیزبێکەوە دەرچووبێ باز لەو بکە کە من شەڕی دەنگدەرانی خۆم دەکەم ینی باز لەو بکە کە من شەڕی دەنگدەرانی خۆم دەکەم بۆیە لە پەرلەمان دژی حیزبی ئەلیف دژی حیزبی با قسەم هەیە سیاسەتی خۆمە جێبەجێ دەکەم لەکوێدا تەندروستەکەی لەکوێدا بدۆزینەوە ڕێگە دروستەکەی لەکوێدایە خۆی پەرلەمان کە ئیش دەکات بۆ هەموو خەڵک ئیشەکە ینی هیچ نییە دەنگدەر هەموو دەنگدەرەکان ینی پێویستیان بەو ئیشانەیە کە ئەو باسی لێ دەکات کەم لە بۆ دەنگدەر ئیشەکەم ینی ئەو دەنگدەرە خەڵکە کۆمەلگەیە مەسەل لە گەڕەکەکان ینی کە باز دەکەم مەسەلە برێ مەکتەبێک دروست کرێ
خۆ هەر دەنگدەری ئەو حیزبەنیە هەموو خەڵکەکە پێویستی پێەیە یان خەستەخانەیەک دروست بکرێ یاخود یاسایەک بێتە بڕیاری لەسەر بکەوە ینی یاسا دەربچێ ئێوە ئیشی خەڵکە ئێوە دابی خۆڕغی بکا برێ وەڵام من دەنگدەری خۆمە و یان حزبی خۆمە و بەوەی بەڕێوە دەسم ینی باسمان کرد کە ئەتوو بێ ئەندامی پەرلەمان یعنی نوێنەری هەموو خەڵکی بەڵام تۆ لە ڕێگەی سیاسەتی حزبەکەت کە زۆر جار سیاسەتی تایبەتمەندی هەیە لە هەندێک پرۆژە بەڵام خۆوانە ئەمە جیاواز بین هەموو شتێک برێ لە حیزبەوە بێ وانە ینی بەڕاستی دروستە من بڵێم ئەو گرفتە دەبینم هەر کاتێک حیزبی ئەلف قسەیەکی کرد پرۆژە یاسایەکی هێنا پێشەوە لەبەر ئەوەی ئەمە حیزبی ئەلفا دەبێ ئەوانی دیکە کە لە ژێر هەر ناوێدا دژایەتی ئەوە زۆر مهمە بەڕاستی ئەمە دەبینین کە هێشتان هەڵبژاردن ینی نەشکرا بوو خەڵکەکە دیاریکا بوو بەسە هەر لێستەکسیە یعنی دەبینم باسەکەن یەک لە دیعاەکانی وەڵە کاکە ئێمە ئەوەندە پرۆژەمان ئامادە کردووە چۆن پرۆژە ئامادە دەکەیت تۆ هێشتا نەبێ ئەندامی پەرلەمان ئەو پرۆپاگەندە چییە ئەو دەست بۆ ئەو شتانە دەبن ینی ئەوەندە پرۆژەمان ئامادە کردووە بۆ فلانشت و بۆ فلانشت کاکە ئەو پرۆژە مشتەرەکە هیچ حزبێک بە تەنیا نابێ یعنی شتێکی ناڕێکە دەبی بچن هەموو حزبەکان هەموو فراکسیۆنەکان ببوورە حزبنا هەموو فراکسیۆنەکان لەوێ یاسای دروست و شیا و کە کاریگەری خۆی هەبێ دەبی بە نوێنێرایەتی هەموو فراکسیۆنەکان کۆ دەبنەوە لەسەری دەبێن ڕاستە مەسەلەن فراکسیۆنێک پرۆژەکی هەیە بەڵام ئەو فراکسیۆنە ناوی بەتەنیا بچی بڵێ من 10 پرۆژەم هەیە ئەو برێ 15 پرۆژەم هەیە ئەو برێ 20 پرۆژەم هەیە یعنی ئەمە چی لێ دەکەی ئەمە دەبگەینەوە خاڵی پرۆژەکە جەمعی کەواتە دەبگەینەوە خاڵی ئەوەی کە پەرلەمان بە فعلی شوێنی کارکردنی دەستە جەمعیە نەک تاک هەرچەندە وەکو تاچیش پەرلەمانتار ئەرچی لەسەر شانە وەکو فراکسیۆنیش ئەرچی لەسەر شانە بەڵام گرفتەکەمان لە دەستە جەمعیە کاری دەستە جەمعی لە پەرلەمان بەڵێ ئەوە زۆر گرنگە دەزانی چۆنە ینی نابی گەلە ینی بەداخەوە وەکو حزب و وەکو شتی کۆمەڵاتی نابی ئەمە لە پەرلەمان گەلە کۆمی بکەیت ئەوە زۆر گرنگ ئەدی ئەخەوەیە مشکلەکە یعنی دەچن مەسەلەن دەیانەوێت شتێکی سیاسی لە قالبی یاسایی دەری بکەن سێکەن مەسەلە گەلە کۆمی دەکەن یعنی ئەوە لە بەسم پەرلەمانی کوردستانی هەر پەرلەمانێک بێ کە ئەو گرفتانە زۆر مشکلەیە تو مەسەلەن دەچی کۆ دەکەیەوە دەتەوێت غەرەزێکی سیاسیت هەیە کۆمەڵێک فراسەن کۆ دەبیتەوە هەندێک شتەکە پرسێکی نیشتیمانیان نەتەوەیە پرسێکی هەموو خەڵکە بۆ ئەتو لە ڕێگەلا دەی و مەسەلەن مەزموعێک یاساکە فەرز دەکەی بەسەر ئەوانیکە پێویستە ئەو یاسانە بە شێوەیەکی برایەتی و دۆستایەتی کە وەکو میلەتی کورد ئێمە بە تایبەتی چووکە خەڵکی کوردستان بە هەموو نەتەوەکان و پێکاتەکانی پێویستی بەوەیە ئێمە وەکو هەموو جارە باز دەکەن ئێمە هێشتا ئەزمونونەکەمان ڕاستە یعنی ئەوە چەند ساڵە ینی هەر باسەکەین بەڵام لەبەر ئەو زروفانە و لەبەر یعنی پەیڕەونەکردنی یاسا و هەروەها ئەو گژیر و گرفتانی خۆمان کە هەمانە هێشتان ئەزمونونەکەمان دەڕەمەیە دەبینین لە کاوڕا بە شتێکی بەسیت خەریکەتی کەسی هەرەشە و یعنی هەرەشەی جددی هەیە کە ئێمە بگەڕێنەوە پاشەوە جارێککە کە زۆرشمان دیت ینی بۆیە دەبی بە تەوافق و برایەتی و دۆستایەتی کە ئەوە لە ئەوە طبعا ئەمە ناڵێت زۆر وونە بەڵام خەلەل پەیدا بووە ئەو خەلەلانە یعنی بەردەوامی دێتە پێش یعنی بۆ ینی یاسایەک دەرەچی بۆ هەموو یعنی ڕاستە خۆ نابی هەموو کەس بڕێن هەمومان دەبی دائما یەک بین باوەڕمان هەوی بەڵام دەبی هەوڵ بدەین هەتا ئیمکان دەبی بەرامبەرەکانمان ئیقناع بکەین یان پێکەوە بڕێن ئەم یاسایە لە ساڵحی گشتێ لە بەرژەوەندی شتێکەوە هەموو خەڵک دەنجی دەدا فراکسیۆنەکانیش پێکەوە ئیشەکەی دەکەن و لە ساڵحی خەڵک دەبی ماوەستا ئەوەی کە نۆرماڵە یان کارێکی سەرەکی پەرلەمانە لە هەموو جیهان ئەوەیە کە لێپێچینەوەیە و چاودێریکردنی کاروباری حکوومەت ئەویش لە ڕێگەی بۆ نمونە لێپێچینەوە لە وەزیرەکان و بانگهێشتکردنی سەرە وەزیران تاوەکو وەزیرەکان بەگشتی لە 92ەوە هەتا ئێستا ئێمە لە پەرلەمانی کوردستان وەک نمونە وەرگین نەمان دیتووە لێپێچینەوە لە وەزیرێک بکرێ و دواتر ئەوە بسەلمێنێ کە بە جددی ئەو وەزیرە کەم تەرخەم بووە لە کارەکەی و یعنی متمانەی دێوەربگیرێتەوە یعنی بۆچی ئەوە لە دنیا دەشتێکی نۆرمالە لای ئێمە بۆتە مۆتەکە خۆی ئەو لێرە هەر وەکو
ئەوە نابی دەستی بۆ وەری ینی هۆ ئیشی پەرلەمان ئەوە پەرلەمان بەچ جوان دەبی بەچ بەرز دەبی بەچ ئەوە شیاو دەبی کە ئیشی خۆی بکاوە لێ پێشچاوی دەنگدەری خۆی بزانی ئیجرعات بکە شت بکە ینی ئێستا سەیری بەغداکە مەسەلەن 100 ئەوەندە کەسە کوژرا لە بەغدا لەو خۆپشاندانانە یعنی حکومەت هەردێ ببینێ پەرلەمان دێ ببینی ئێستا لە شوێنی کە هەیە لە مزاهرە و لە خۆپشاندان دەبینی کەسێک بریندار دەبی کەسێک دەکوژری حکومەت هەردەوەشێتەوە ڕێز وزەرا ئیستیقالەتدا وەزیر ئیستیقالە دەدا بێ ئەوەی هێشتا پەرلەمان بانجی بکە جارێ پەرلەمان هەردەوەشێتەوە بەڵام بەداخەوە لە لای ئێمە لە شارق لە ڕۆژخەڵات یعنی ئەمانە ینی کاری لەسەر ناکرێ یعنی شتەکان بەڕێ دەکەن بۆیە پەرلەمان دائما لاوازەیە ئێستا لە ڕاستیدا ئێمە لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە سەرەتادا یعنی شتێکی تازە بابەت بوو لێژنە دانیشتبوو لە ناو دەوائیرەکان دەسوڕانەوە ئەندامان ئەو هەموو لێژنە ئیش و کاری خۆیە کرد هەتا ڕادەیەکی باش بەڵام دوایە هەر خول لە دوای خۆر ئیتر ئەو ئیجرعاتە هەر نەکرا ئەو چاودێری هەر نەکرا هەتا ئێستا شی لەگەردابی یەک وەکو باسم کە لە سەرەتا یەک لە ئیشە لاوازبوونی و لە ناشرینکردنی پەرلەمان و پەرلەمانتاران ئەوەیە کە بە دوواداچوو ناکەن مراقەبە ناکەن یعنی هەروە دەزانن زۆر بە ترس و بە نەوعک دەستن سەردانی وەزارەتەکان دەکەن ینی بەڕاستی دەبێت ئەمە گریفتەکەمان لە شێوازی کاری پەرلەمانی گۆڕدراوە یاخود ئەو نوێنەرانەی کە ئێستا نوێنەرایەتی پەرلەمانەکان گۆڕاوە ئەو خۆی ئیشی پەرلەمان نییە ئەمە پەرلەمان نەگۆڕاوە ئیشی پەرلەمان وەکو خۆیەتی دەبی ئاوا بکرابواە چاودێری بکرابواە و یاسای باش دەربکرێ متابعە بکرێ و ینی ئەو شوێنە بواە کە خەڵک ئومێدی پێ بواە ینی کە ئیش و کار بەڕێوە بن بەڵام نەخێر ئەوە هەموو گرفتەکە دەکەوێتێ سەر خودی پەرلەمانتارەکە و خودی حزبەکان و خودی دەستگای پەرلەمان بخۆی یعنی ئەگەر ئەوانە بێت و یعنی بە شێوەیەکی یاسایی ئەو ئیشوکارانە نەبن بڕێوە مەسەلەن پەرلەمانتار هەیە یعنی وعد و وعودی زۆری دا دەبینی لە کاتی هەڵبژاردە 24 ساعت لە تەلەڤیزیۆن بوو 24 ساعت لە سەجادە بوو دوڕشمی گەورەگەوەی لە شەقامەکان هەڵگرت بوو ئێستا یعنی ئێستا هەر چاوی شمای پێ نەکەوتەوە نازانین نەقسە دەکا لەکوێیە چ لێرە چ لە بەغدا یعنی نابینینەوە ئەدی باشە تۆ لە خلالی ئەو هەڵبژاردنە و پرۆپاگەندەی دنیا وێران کرد و دەهات و دەچی بۆ ئێستا لە کاتی ئیشکردن نای سەر لە دەنگدەرەکانت بدەی و ئۆفیست هەبی تەلەفۆنت هەبی خەڵک بێ هاتو چۆت بکە ئەنی تەسەورکە وەکو مۆزەف پەرلەمانتار نابی وەکو مۆزەبی ڕۆژانە بستە پەرلەمان و بگەڕێتەوە دەبی خەڵک ببینی سەردانی شوێنەکانی خۆی بکە دەنگدەرانی خۆی بکە بزانی چییە مەسەلەن سکرتێری هەبی ئۆفیسی خۆی هەبی بەرنامەی هەبی ئەنی بەس هەتا ئێستا کەسێک دەنگیشی دایتێ نازانی ئەو ئەندا پەرلەمانە چی بەسەر هاتی ئەو خار ینی لێک ترازانەکەیە مامۆستا ببینە سەر بەراوردیەکە باستەرەتا ئێمە بەراوردی خۆمان پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەین کە هەرچەندە لەوێش گرفتەکە هەیە هەرچەندە لەوێش ڕەنگە بەهۆی ململانی تائیفی بەهۆی ئەو بارە نەخوازراوەی کە عێراق پێداتێتە پەردەبێ هەبێ بەڵام ئەگەر کورتتری کەمەوە یان کورتتری کەمەوە بەوەی ئەوان هەندێک لە ئەزمموی مەدا تێپەڕی بەوەی ئەوان توانیان وەزیریش بانگێش بکەن و متمانەشی لێوەرگرنەوە و حکوومەت هەستی بە چاودێریش کرد بەرامبەر ئەوەی کە پەرلەمانێکەیە بە فعلی چاودێری دەکات ئەو بەراوردە چۆن بکەینەوە خۆی لە ڕاستیدا ئێمە کە سیر بکەین دەبینین عێراق ئێستا عێراقەکە یعنی وەزعشی نالەبارە لە ڕووی سیاسی لە ڕووی سەخۆپشاندانی ئێستا و هەروە ئەو گەندەلی و فەسادی کە زۆر تێپەڕی کردیا لە هەرێمی کوردستانیش ئەنی پێشتر باسی هەرێمی کوردستانمانەکە ئێستا ینی عێراق وەکو دەوڵەت وەکو فرەوانی تێپەڕی کردی ینی لە گەندەلی مەسەلەن بە چەند ڕەخنەمانەی لە هەرێمی کوردستان کە گەندەلی زۆر بەرفرەوانە و لەوێ لێرەش هەر محاسەبە نیە و لێرەش هەتا ئێستا سنوورێک دانەندرایە خۆی کێشە لێرە لە گەندەلی چۆن دەتوانانی بنە بەڕ بکەی سنوور دابنی بڵێ ئەوەی ڕۆیشتیەوە لێگەڕێ جارێ ئەوە دیاسا بەمتا بەڵام هەتا ئێستا ئەو سنوورە لە بەغدا لە عێراق هەتا ڕادەیەک لە ڕووی سیستەمی پەرلەمانی لە ڕووی ئیشکردن لە ڕووی داواکردنی بەرپرسان و وەزیر ئەوانە یعنی
فەرقەکە یعنی ئەمە مابەی لە نێوان پەرلەمانی کوردستان و بەغدا یعنی ئەوان لە پێشترن لەو ڕۆوە لە ئێمە و حتا ئێمە لە وەزیرەکانمان پرسیوە لە ڕووی ئیداریش حتا ئێستا لە ڕووی ئیداریش ئیدارە لەوێ ئیشی خۆی دەکا وەزارەتەکان ئیشی خۆیانەکەن سربەخۆنە یعنی میزانیان هەیە لەبەردەست بەڵام مشکلەکە لێرە باسی گەندەڵی ناکەن ئەو وەزیرە چ دەکات چ ناکە یعنی ئەوەش حسابەچکەیە بەڵام لە ڕووی ئیداری لە ڕووی سیستەمی کارکردن هێشتا ئەوان لە پێشتن لە ئێمە لە پەرلەمان مەبەست هەم لە توانای بڕیاردان لەو شتانە فەرقیانەیە چونکە لای ئێمە یعنی هەموو کەس دەزانی بڕیاردارن زۆر لاواز و کەمە ینی شتێک دەکرێت ئێستا پەرلەمانی کوردستان دەبێ لەسەر زۆر شر بەجواب بێ لەسەر ئەو کێشانێت لە ناوخۆ دەبێت زۆر شتی گەورە ڕوو دەدا پەرلەمان خەڵکەتان دەستە پێش دەرگاکەی جوابیشان نادەنەوە ینی تەسەورکەیانی ئەو خەڵکە دەستە پەرلەمان ینی وەڵامیشان بۆ شێوە نادەوە یان دوو کەس بانک دەکەن یان دوو کەس دێتە خوارێ ئەوە گەیمەوەبامن ئەو مشتێکەوە بەڕێستان هەم ئەزمونتانەیە هەمیش بە فعلی و بەکردداری زۆرێکی دیکەی کاری پەرلەمانیتان لە دەرەوە بینیوە بە سەردانتان کردووە لە خونیەکەی پەرلەمان هەم ئێستاش کە یەکێتی پەرلەمانتارانن یعنی ئێستا با ئەمە وردیکەینەوە لەسەر ئەوەی هاوڵاتیەک کارێکی بە پەرلەمانتارێکە کارێکی دەکەوێتە نێو پەرلەمان ئەسڵەن دەیەوێت پەرلەمان ببینێ ئەسڵەن دەیەوێت لە کۆبوونەوەیکی پەرلەمان دابنیشی بزانە شێوازی پرۆژە چۆن دەبێتە یاسا لێرە کووە لە دەرەوە چۆنە خۆی لە ڕاستیدا لێرەش جێگا هەیە کە خەڵک بچی دابنیشی و بەڵام لەبەر ئەوەی نەبیتە نەریت یعنی دەبایە پەرلەمانی کوردستان خەڵک تەشجیعکە پەرلەمانتاران خەڵک تەشجیعەکان بڕێن لە ئەلام و لە دەنگدەرانی خۆیان بڕێن بێن وەرن ئەمڕۆ یاسایەک دەردەچی وەرن جێ بدەنێ بزانن ئەو یاسایە چۆن دەرەچی ئەو پەرلەمانتارانە چۆن بەرگری لە حەقی ئێوە دەکەن هیچ ئەمە چەند جار دەچی ئەگەر چەند ڕۆژنامە نووسێک بێ لێوێ دامنشیان چەند میوانێک بێ بەڵام نەخێر لە پەرلەماناتی دنیا خەڵک دەچی لێوێدا دەنیشی متابعە دەکا قسەی خۆ قسە ناکەن متابعە دەکەن بزانێ ئەو پەرلەمانە چۆن شێوازی کارداریان لەوێ قسەکردن هەیە لەوێ ینی پەرلەمان نابی وەکو دائیرەیەک بێ وەکو باس کرد وەکو قوتابخانەیەک بێ مەسەلەن مامۆستا هەبێ تەڵەبە هەبێ ینی لەو چێشنە ئەندام پەرلەمان و سەرۆکی پەرلەمان و جێگر ئەوانە هەموو پەرلەمانتارن یعنی لە شوێنە پیادەرێ ڕئیسی پەرلەمان وەکو ڕئیسەت نییە پیادەری قسەکەر سپیکەر یعنی ئەمە یعنی باوەڕ بکە یعنی یاسا لە ڕۆی دەرکردنی یاسا فەرقی ئەرد و ئاسمانی هەیە زۆر تەسهیلات هەیە زۆر ڕێک و پێکتر هەیە یعنی پەرلەمانی ئەکتیڤ ئەوەیە لە لێژنەکانەوە دەست پێ بکە ئەو لێژنانی کە هەیە ئەو ئەندامانەی لێ لە لێژنە ئیش دەکەن بچن کۆبوونەوە بکەن خەڵکانی ئەزمون بین لەگەڵ خۆیان دابنیشێن ینی سوودیان لێ وەربگرن جاروێ ئەمە پرسیارمان کردووە مەسەلەن ئەگەر لە پەرلەمانی هۆڵندا مەسەلەن دەبینی لەسەر فراکسیۆنەکان هاودەنگن ینی هاوڕانە لەسەر بابەتێک دەڕینەوە کەواتە ئەمە بۆ ببینێ ناو پەرلەمان هەتا دەنگشی لەسەر بدەین يعني أو بيزناك يعني يعني أو نية مثلا يعني أو بيت أو قرب دب إلا صار شيء برلمان أو اللي دائما بس إدارة كبجري أما لبرلمان فرنسا وتيان شرنية صار شيء برلمان يعني سبيكر به دائما بإدارة جلسة كبكزاروية دريبا فران فراكسيون عندما شو عن به بيتسري أو دسيدات الشيء يعني أو زور دور خورة يعني أسباز كذا كاكا وأزمنوان لشيكا ما اشتكى هم كذبتواني أوي بكا زمن بسياركم لويدايا سبب بستك هي بوي أو أزمون جواني دروا كهمو كاتر كسي لو ولاته بربسيارتي هي باز لبيشكوتيني دروا دكا وخوشي بربسيارتي هي أصلا زي بزيناكا سبب بستك هي بوي أو من جواني كجنابة باست كت إما لهذه كردستان زي بزي بكين والله يقول الراسي ده يعني أولا زور أسانين يعني اشتقني الرجري هبي ليرة بلام إرادنيا كديوة يعني زور بيسيرة يعني كو باس ما كربشتر مثلا عندامي برلمان دانشتيا بيكونا دانشتينا وهز بران لينيا بلام كثير قصدك اللي علامة لو أنه إيش كقصدك برامر كاميرا أو علامة برلماني كردستاني كشتوا براستي يعني أو إعلامنا
خۆشیان ئەنە ڕێزم هەیە لە بۆیان وەکو پێویست نینە دەچێت دائیمەن وا دەزانن قسە لەگەڵ حزبێک دەکەن ڕکابەری حزبێک دەکەن وا دەزانن اتجاه المعاکسە لە بەڕێوەبردنەکانی جەزیرە نەخێر بۆ شکاندنی یەکتر پەرلەمان ئەوەیە شکۆی یەکتری نابی بشێنین وەشێس حتا لە ڕووی سیاسیش نابی ئێمە ڕەخنەی جوان بگرین هەتا کەنجی ئێمە واز لەوە نێنین هەر باز بکەین پەرلەمان ڕاتبی ئەوەندەیە وەزیر ڕاتبی ئەوەندەیە و حاکم ڕاتبی ئەوەندەیە و خەڵک وایە و خەڵک وانێ ئەوە هەموو دەزانی کاکە هەموو بڕایەوە ئەمە دەبی داوا بکەین بە شێوەیەشتر بێنە ناو مەوزوعەکە یعنی خەڵکانێک ینی بەو شێوە ینی مەبەسم لێرە چییە من جارێک باسم کرد بە یەک لە سەرۆکی پەرلەمان بوو وتم کاکە پەرلەمان لە ئەوروپا و لە شوێنان ئاوایە حڕیەتی پەرلەمان و ئێوە خۆ نابی وەکو قوتابی سەیری ئەندامی پەرلەمان بکەن و فەرم بڕۆ دەرێ وەرە و دەست برن کاو نازانم چی وانێ لێ شوێنار کابرا بەخۆی دادەنشی جێ هەوەسی لێبی جێ لە قسەکان ڕدەگری جاروێ مەسەلەن فراکسیۆنێک بانجی وەزیرێکی کردووەمە لێ بوون لە هۆڵندا یان لە بەلجیکا بانجی وەزیرێکیان کردبوو شەرنی هەموو ئەندام پەرلەمانەکان بچ جێ ڕابگرن ئەو فراکسیۆنەی بانجی کردووە خۆ ئەو کەسانی کە بانجا کردووە ئەوان دەستە مناقەشەی لەگە دەکەن ئەوانی کە دەتوانێت جێ ڕاگرن دەتوانێت جێ ڕانەگرن و دەڕوانیانی یعنی جارێک لێم پرسی لە سەرۆکی پەرلەمان بگوتم کاکە ئێوە بۆ یعنی ئەو زەختە دەکەن ئیدارە وەکو ئیدارە سەیری پەرلەمان دەکەن ئێوەش ئەندام پەرلەمانن ئێوە بەس قسەکەرن بۆ هەموو شتان خۆڕە کردووە و ئەوە وابیوە وتی ئەدی دەتەوێت کاکە چیشمان لە دەست بمینێ هیچمان لە دەست نامینێ ئێکاکە خۆشت لە دەست نامینێ ئیدارەی جەرسەکەی دەکەی شت دەکەی یعنی ئێمە هەر وەکو وا دەزانین ئەوە ئیدارەیە وەکو ئەوەی کە وەزارەتێکە پەرلەمان نازانن پەرلەمان ماڕی هەمووانە ماڕی خەڵکە دەبی بە شێوەیەکی ئەو تۆ بتوانین خزمەتی ئەو خەڵکەی پێ بکەین نەک بین ینی ئەو پەرلەمانەی کەوها لاواز دەبێت لە هەر شوێنێک ئەرکەکەی گوناحەکەی دەکەوێتە سەر یەکەم سەر حیزبەکان کە خەڵکانێک دەینن دەبێت خەڵکانێکی ئەکتیف و سێبارەت بۆی کە ڕۆڵی پەرلەمان لە هەرێمی کوردستان بە زۆرێک لاواز کراوە کە خەڵک ئەگەر دروست بێ بڵم متمانەی بۆ پەرلەمانە نەماوە کە وەگوتت لە هەر شوێنێک کە وترا پەرلەمان یعنی تەواو ئەوە شکۆی هەیە بەڵێ دەبڕێتەوە یعنی بە زۆرێک لە زۆرەکان دەستکاری یاسای هەڵبژاردن کراوە بۆ نمونە کەسێک کە ئەندامی سەرکردایە کە کەسێکی خەباتی هەیە کەسێک کە ئەزموندارە یعنی ناتوانێت بێچی بڕچی کەسانێک بکە لە شێوازی هەڵبژاردن چکە دڵنیایە ئەو دەنگە پێویستە نایەنێ کە بچێتە پەرلەمان بە شێوەیەکی دیکە کەسانێک لە حیزبەکان دەنێرنە پەرلەمان کە لە حیزبەکانی خۆشیان ئەسڵەن ڕەنگە هیچ شتێکیان بەدەست نەبێت چۆن بتوانێت قرار و بڕیار بدەن زەبەت ئەوە یعنی زۆر ینی کارەساتە یعنی خەڵکانێک کەیە زۆر ئەزموندارە ئەمە زۆرمان بینی لەو دوایش لە حیزبیش زۆر نزیک بووە کابرا یعنی ئەندامی مەکتەبی سیاسی بووە یا خۆت وەزیر بووە مەسەلە حیزبەکە هێنایەتەوە بیتە ئەندام پەرلەمان ئەمە هەر تووشی شۆک بین دەبینی دەرنەچوو دەبی کابراش کە دەرچووە ئەسەن حەقی نییە ببیتە یعنی مختاری ئەو گەڕەکە کەسی بوویتە ئەندام پەرلەمان ینی تەسەوەر کام ڕێزمێ لە بۆ مختاریش ینی بۆیە خەتەرە ینی ئەمە خەتەر گرنگەشانی کەسانێک کە ناتوانە ئەو ئەرکە ئیوان نییە بەڕاستی زانەوەدا گرفتەکە ئێمە لە هۆشیاری دەنگدەرانیش دانابینینەوە خۆی وەکو باسم کرد سیستەمەکەوای لێ هاتووە بێن چەند کەسێک دژی حیزبێک قسە بکە ڕەخنەی تون بگرێ ینی قسە بکە جوێن بدا ئەو خەڵکە بەداخەوە دەبی ئەمە تەرێک بکرێ خەڵکەکە هەر سنجێنە بزانە ئەو کەسە بای سندیا نەک چ قسە دەکا دوای ئەو قسانە نایکاتە کردار ناو پەرلەمانیش بێدەنگ دەبی نایبینەوە بۆیە دەبی هەوڵ بدرێ سیستەمەکە لە لای خەڵکەوە دەبی ئاخر چی ئەو خەڵکانە هەردەبژێرە حیزبەکان ئەمە دەبی لە حیزبەکان دەست پێ بکەین حیزبەکان ئەو کەسانە بێن دەنجی بۆ کۆ بکەنەوە کە خەڵکەکە سوودی لێ دەبینی یعنی بەڕاستی بەس بەو شێوەبی ینی پەرلەمان هەم بە ئیشی خۆی هەرناسی و بە شێوەک دەبی کە هەتا ئێستا مەسەلە ئێمە ناتوانین لە هەموو شوێنێک بنێ ئەمە پەرلەمانتار بووینە يعني ئەوە کارەساتە بزانە تا ئەو ڕادێ طبعاً دەچین ینی هەتا تەمەشا دەکەی ئەتوو دەچی موچەش وەردەگری ئەو کارمەندانەی لێوێنێ مۆڕەت لێ دەکەن یعنی بە سەراحەت برێنێنی ئەوە حەقیتان حەقیان نییە ئەوە شتێکی کەیە بەڵام بۆ پەرلەمان وای لێ هاتە بۆ پەرلەمانتار وای لێ بێ ینی ئایا سووسی
چێە سووسی هەموو لایەکە هەم حزب پەرلەمانتار خەڵک خۆشمان دام و دەستگای پەرلەمان باشە چۆن دێتەوە سەرسکە ئەوە پرسیاری من دەبێت کە چۆن ئەو شوکەیە بگەڕێتەوە بەڵام عرفی پەرلەمانی لە هەموو جیهان بەوەیە کە پەرلەمان چاودێری کاروبارەکانی حکوومەتەکە کە ئەومان وت و نابێ لە پەنای پەرلەماندا حکوومەت کارێک بکە کە ئەگەر دروست بێ قسەکەم حیساب بۆ کاری پەرلەمانی نەکرێت با من ئەو نمونەیە لە هەرێمی کوردستان بینەوە بۆ نمونە بابەتی پاشەکەوتکردنی موچە ئەوەی کە بە هیچ ڕاستایەک ڕێک نەخرا حکومت لە شوێنی خۆی بڕیاریدا بابەتی پەیوەندیەکان لەگەڵ دەرەوە لەسەر ئەساسێک ڕێک بکەین ئایا حیزبەکان ئەو پەیوەندیانە دروست بکەن یاخود ئەوە کاری پەرلەمانی بە شێوازی یاسای ڕێکی بخە بۆ نمونە پەیوەندی ئێمە و ناوەند لەسەر ئاستێکە چۆن گەیشتە ئەو گرژیە یعنی عرف بەو شێوازەیە ئایا جیاوازی چۆن دەبینی لە نێوان ئێمە لە هەرێمی کوردستان و پەرلەمانانی دنیا خۆی لە ڕاستیدا بە کورتی سیاسیەکان بەداخەوە ئیشی حکومت ئیشی پەرلەمانش دەکەن ئەوانەی کە باست کرد دەبێ هەندێکیان زۆر زەرورە بێتەوە پەرلەمان هەندێکیان پێویستە پرسی پێ بکرێت هەندێکیان پێویستە ئاگادار بکرێتەوە بەڵام پەرلەمان لەو بابەتانە هیچ ئاگاداری نییە ئەمە خەتەرێکی گەورەیە تۆ پرسێکی نیشتیمانی تێ لەگەر بەغدا یان لەگە دەرەوە یان باسی نەوت و یان باسی موچە پاشەکەوتی موچەیان ببیرم دێ لە 2015 ئەنجومەنی وەزیران کۆبوویتەوە بەبێ ئەوەی پەرلەمان هیچ ئاگاداربی بەبێ ئەوەی دام و دەستگایشی شەڕە هیچ ئاگاداربی ئێمە وەکو یەکێتی پەرلەمانتاران یعنی 2 ڕۆژ پێشترێ دانیشتینە پرۆژەیەکمان و پێشنیارمان ئامادە کردووە یعنی ئەمە ناردمان کە بستە سەر مێزی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەموو پێشنیاری جوانمان هەبوو کەسی دەبینی ئەوانە هەر ینی پێشنیارەکان وەکو پێی زۆر ناگرن ینی مەسەر زۆر جار ئێمە لەسەر زۆر بابەت قسەمان کردو کوێشێتی پەرلەمانتارە دنیای حتا لێ زیارە بکەم کە لە هەموو جیهان کەسانی ئەزموندار لە وڵاتدا پرسیان پێ دەکرێت لە بوارە زیازیەکاندا لە پسپۆڕی زیازیەکاندا بنمونە ئێستا ئێوە یەکێتی پەرلەمانتاران کۆمەڵێک پەرلەمانتار کە بە ئەرچی خۆتان زانیوە یەکێتی پەرلەمانتاران دامەزراوە تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمان یاخود پەرلەمانتارێک هاتووتە لای جەنابەت کەسێکی ئەزموندار پرسیار لەبارەی یاسایەک بکە پرسیار لەبارەی ڕێوشوێنی چۆنیەتی یاسایەک چۆنێتی تێکەڵبوونی خەڵک خزمەتکردنی خەڵکدا ئەی ئەو هەموو ئەزموندارە کۆ دەبێتەوە چۆن سوودیان ئەگەر خەدما بێ ئەوە زۆر مهمە قسەیە خۆی لە ڕاستیدا ئێمە بە یاسا دەرچووە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان یاسای بۆ دەرچووە لە پەرلەمان ینی باز دەکاتێ ئەو پرۆژە یاسانەی کە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت پێویستە بێتە یەکێتی پەرلەمانتاران یعنی ئەو یاسایە باشە ئەو خاڵیان چۆن ئەو خاڵە بەڕاستی بەو زهودی خۆمان و وەخت خۆی برادرایە پێکەوە زۆر هەوڵمانەدا کە پەرلەمان بەڕسمی لە بۆمان بنێری ئیتر ئەوانە بەڕسمی نایاندەنات خۆی لە یاسادا هەیە لە یاساکەیە لە هەموو یاسایە کە دەرەچێ دەرێ ئەلا حکوومەت دەخرێن کرد تەنفیر هذا القرآن ئەو یاسای جێبەجێ دەکرێت ئێمە وا لە یاساکە لە بڕگەی لە مادەی یەکەمی ئامەزەکان ئەوەیە دەرێت دەبی ئەو یاسانەی کە لە پێشێ دەکە مەسەلەن نایە یاساکەمان بەڕسمی بۆ بن هەتا ڕادەیەک دانات بەرەبەرە و بەڵام بەو دوایە و لە خولەکانی ئاخیرەکەی بەڕاستە یعنی ئێمە بەخۆمان دەچین دەمان هینە بەخۆمان دەچین کۆبوونەوەمان لەسەر دەکرد لە بۆمان دەناردن وەکو پێویست یعنی وەڵامیشان نادات نەدەداوە بەڕاستی مەسەلەن شتێکی کە ئێمە هەر خولێکی پەرلەمان دێن یاس نووسرامان کردو بۆ پەرلەمان با بێن ئەو پەرلەمانتارانەی نوێ بێن لێرە خولێکیان بۆ دەکەینەوە کە ئەتەکەتی پەرلەمانی بۆیان شەڕە بکەین چۆن قسە دەکەن چۆن دادەنیشێن چۆن پرسیار دەکەن یعنی هەتا ئێستا ئەو هاوکاریان نەکردووە ینی هیچ ینی بە هیچ شێوەیەک هەروەها مەسەلەن زۆر لەو بابەتەی باسمان کردو کاکە ئێمە خۆمان پەرلەمانتار بوونە سەدان کەس دەرێ هەرێکە بەلاش نەبووتە ئەندام پەرلەمان ئەوە پسپۆری زراعەیە سەناعەیە تیجارەیە هەندەسەیە طبیە کۆمەڵایەتیە زمانە ئادابە جغرافیە تاریخە هەموو هەیە ناو پەرلەمان باشە تۆ پێمان گوتن کاکە ئێوە بۆ دەچن ئەو هەفتا ڕاوێژکار دادنێن ئەدی ئێمە ڕاوێژکار ئەدی یاسا بۆ ئەمە دەرچوو ئێمە ڕاوێژکارێت ئێمە خۆبەخش ئیش دەکەین مشکلێ لێرەدا نییە ینی هیچ پارەشمان ناوێت ئەمە چەندی ساڵە لێرە ئەو ئەندامانەمان هەیە کە فەرعمان هەیە لە دۆ هەموو خۆبەخش ئیشەکە وەک هەتا ئێستا گوتمان لە جیاتی ئەوەی کە ئێوە ڕاوێژکار دەین و لێوێ دادنێن و بێ ئیش و کار و ئیش دەبینەوە
وەرن ئێمە ئامادەینە بەخۆ بەخش ئیش بکەین بەس هەر ئەوەشیان نەکردنی مشکلەکە لێرەدا حتا حکومەت دەچی ڕاوێژکار لەلایەکەی دێنی دای دەنێ غرفەشی لە بۆ دەکاتەوە نە پرسی پێ دەکەن نە هیچ نازم مەسەلە چییە ئەدی ئەو هەموو پەرلەمانتارە هەموو ینی چەند ساڵە پەرلەمانتار بوونەوە لەو بوارە ئیشەکان و هەموو خانەنشین بوونە خواخوانە بخوان ئیشێک بکەن و مەشغول بن لانی کەم و خەڵکی باشش هەیە پسپۆر هەیە لە بەغدا ئەندام پەرلەمان بووە ینی وەزیرمانی کە هەتوهەتە لە دەرەوە ینی بە چ شێوازێک لەو کەسە ئەزموندارانە ئەزمون وەردەگرێت کاکە خۆی لە دنیادا ئەو نەکە پەرلەمانتار ڕئیس جمهوری فلان هەموو دێن مەسەلەن ڕێکخراو دادەنێن منەظەمات دادەنێن لە هەموو دنیا ئێستا ئەمە زۆر جار ڕخنە دەکەن دەرێک کاکە لە هەرێمی کوردستان 1000 ڕێکخراو هەیە لێلعێنم بزانە بۆ زانێت لە ئەمریکا نەک هەزاران دەیان 1000 ڕێکخراو هەیە ڕئیسی جمهوری ڕئیسی ئەمریکا 100 ڕێکخراو ئیشی لە بۆ دەکات CIA 100 ڕێکخراو وەزارەتی دیفاع ناوخۆ بەرگری یعنی ڕاوێژکار و ئیش بە پارەژی شەکەن هەموو پرۆژیان هەیە ڕاستپاردەیان هەیە هەموو بۆ حکومەت ئیشەکان بۆ پەرلەمان ئیشەکان هەر ئەندام پەرلەمانێک چەند ڕێکخراو ئیشی بۆ دەکانی وەکو لێرە نییە ینی لێرە ئەو شتانە نییە ینی ڕێکخراوە دانیشتووە و نەپژری دەکرێن هەوڵ دەدرێت بۆ ئەو شتانە ماوەسیستە ئەمە گەیشتنە ئەو حاڵەتەی کە چۆن بتوانین بڵێن و نەڵێن شکۆی پەرلەمان بە شێوازێک لە شێوازەکان بە ئاراستەیەک ڕۆیشتووە کە جێگەی مەترسیە وەک ئەوەی ئێمەش باسمان کرد چۆن بتوانین بگەڕێتەوە سەر ڕێڕەوی خۆی و پەرلەمان ببێتە ئەو پەرلەمانێک کە هەر کاتێک ناوی هێنرا وەکو بەرزترین دامەزراوەی یاسایی لە هەرێمی کوردستان قودسیەتی هەبێ هەم لە گەورەترین بەرپرسیارەتی لە وڵاتە تاوەکو کەسێک کە بەرپرسیارەتیشی نەبێ شکۆی پەرلەمان بزانێ خۆی لە ڕاستیدا دائیم ئەمە دەبێ بگەڕێنەوە سەر یاسا یعنی پەرلەمان یاسای خۆی هەیە و پەیڕەوی ناوەخۆشی هەیە و ینی ئیشوکاری پەرلەمانیش دیارە بەڵام ئەمە بێتەوە سەر ئەو بابەتانی خۆی ئیشی لەسەر بکە بەڵام ئەوە بەچێ دەکرێت بە سیاسەتی پەرلەمانی دەکرێت بە فەلسەفەی پەرلەمانی دەکرێت ئەوە چێ بەڕێوەی دەبە ئەو کەسانانە کە دەرسۆزن ئەو کەسانانە کە شیاوی ئەو ئیشەنە بەڵام ئەتوو کەسانێک بینی قدرەتیان نەبی ناڕێت شیاو چونکە هەموو کەس ئینسانە بۆ خۆی حەقی هەیە خۆی پاڵەوێ بۆ هەر شتێکیان نا بەڵام دەبی یعنی خەڵکانێک بێن بتوانن ئەو ئەرکە بە جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە ئەو ئەرکە هەتا ئێستا جێبەجێ نەکراوەوە خول لە دوای خۆل مەترسی هەیە پەرلەمانی کوردستان هەر ئیشی پێ نەکری یعنی هیچ یعنی ئەتوو مادەم کە پەرلەمانێک بەمانگ دەبینین یاسایەک دەرناسی بەما بە چەندما کەرکۆ نابنەوە یعنی دەچێ پەرلەمان مەسەنە پێویستە خەڵک هات سوێ پەرلەمان بکە هەرچەند دەچم ئەمێ بێدادێن و دەڕۆم نابینم دەکەس بستە پەرلەمان و بێتەوە یعنی خەڵکانە بچن سەردان بکەن ئەندامان ببینن وتوێژ و حرەکەیەکە بێسە دەچێ پەرلەمانی دنیا یعنی کاکە هەروە دەزانی ئەتوو دەچیا یعنی مەعرەزێک دەچێ بازارێک ئەو هەموو خەڵکە لێیە ئەو هەموو خەڵکە هات سوێ دەکا لەولایە لە زایۆ گوام ئۆتەمەر سەحەفی دەکرد لەگەر فڵان پەرلەمانتار لەولایە پرۆژەیەک هەیە لەولایە میێوان هەیە یعنی نازانی چ بکە یعنی ئێمە چوینە پەرلەمانی ئەوروپا ئەو هەموو ئەندام پەرلەمان هەرێکە ئۆفیسی خۆی هەیە هەرێکە خەڵکانێک وا ئیش چۆن مەسەر دەچێت داوائیرەکان لەوێش ئاوایە بەڵێ یعنی بە هەموو ڕێکخرا بەڵام دەچی پەرلەمانی مایان لە پەرلەمانی بەغداژیان ئەو پەرلەمانانێکە لەو شێوانە دەبینی پەرلەمانەشی سارد و سۆڕ پەیوەندی لێ نێوان دەنگدەر و بەو شێوازە بەردەوام بێ سەرنجامی سەرنجامی ئەوەی ئەو کات هەڵبژاردن دەکرێت و ینی وەکو ئەوەیە ینی پەرلەمان هەبی و نەبی وەکو یەکتریە باشە ئێمە ئەو نمونەوان ماوەسە لەبەردەستە بوون منە لە کۆتا هەڵبژاردنەکاندا بە تایبەتی ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕێژەیەکی خەڵک بێئومێد بوو لە کاری پەرلەمانی بۆی پەرلەمان پارێزگاری لێ بکەوە مەفەکانی بۆ سنێ دەبین بەشداری هەڵبژاردنەکانیش ناکری یعنی ئەوە شتێک نییە لە گرفتەکانی بۆی کاری پەرلەمانی بە شێوازێکی لێ هاتووە خەڵک پێشووتر بۆ نمونە ئەگەر نمونەی ساڵی 1992 وەرگری خەڵک بە تامەزرۆیەوە بەشداری یەکەم هەڵبژاردین دەکرد بەڵام ئێستا ئەوە دەبینین کە زۆر بێئومێد و ناومێد بووە خۆی نەکەرەوە زۆر پەیامی تر هەیە کە بەگوێی حکومەت و بەجێ حزبەکان و بەجێ پەرلەمانتار وادا ڕۆشتیە بەڵام ئایا چێ ژێ لەمە ڕادەگری ئەدێوان هەموو پەیامن کە خەڵک ناچی ئەدی ئەو دەنگەل چۆن کۆ دەکرێتەوە دوایە مەسەلەن وەنیا
يعني زگەل لە هەندە شتی ناشەرعی و ناقانونی و مەساوانە شەر دەکرێت يعني ما هتا كي جيني اما هتا كي يعني بوستين او خلق رابوستي ك حكمت بيت وصر سيستمي خوي يعني او كابينين يعني كدين بيوستا يعني ايش بكري اشتر رئيسي كاني هاولاتي زيب كان مثلا حكمات اساحر هيزنك اتو زاري لكور تشاك ساسي قري لكور لازم سيجري دبي حكمات بيداوسي كهرباء او غاز نوت بوتا يعني أتو أنا إجربوا خلقي بك أتو خلقي زاري بس إخوان دابني نوا يعني داب ورينو لكرداري خمان لهولير دارين يعني أكو أوشتنا اللي بوكر خلق هل وصدك تصورتي دكا تساق سازي بكي يتر توش بإصراحات إشي خودك برامتو زاري أو إشانة بك كسي دبنين حتى إستا أو بوصي صار يعني تخو أو يعني شتي يعني تسيلي دني كان تواني كهرباء خلق بيئة ودمك بكهرباء دمك أو هم مولدة يعني ويرانة يعني هم للروج جينجا كارسات دخومي مثلا سادسي أو دولة زيران أنا نشي شيء أواني مثلا دسي لولات أنا تنشي آوني للسربان استغاز سوي تماران إما أو هم تنشي للسربان أو غازة لكورانا دا صورتوا يعني تسون ناكري أم إشانا شون ناكري اما تعلاقه ما بيتر هربرو عماره درسكا هربرو زاده درسكا او زاده انا هم بي سي اركل صار حكمت مثلا اساس سطو درسكا سطو بي سي درسكا اسا مثلا سطو بنزاي درسكري دو سطي درسكري لهم مشاركان كاكا او حكمت نازاني او اركل صار خوي سكا خدماتي دوي شارو فرمان تدبي ببي تخطيط اما هستان ناو شاركان زور مازالت داهي آوداني ليبي كتي اما دور دكينو بالكيلومتر يعني اوها مشتانا دبي ارك ايشا قرصكاني خمام بكين برلمانيش ايشي ارك ما وصلت دوا برسيانا مثل يعني كاري برلماني كبيم جرين بو كاتم زور كما لو برنامج دا اويش بون مونا لبارودوخي چي استاي وك روجهلاتي ناو راس كخومان دزانين بارودوخ كبرو غورانكاريا كرنگا پرسیاریش لەسەر سەرکردایەتی سیاسی کورد ئەوە بێ کە تا ئێستا ڕوئیای دیارنیە و کۆبوونەوەی لەسەر ئەو بابەتانە نەکردیم ئێمە لەوە دەگەڕێین بەڵام بۆ نمونە گرفتێکی وا کە ئێستا بۆ من لە عێراق و پیشاندانە دژی حکومەت پەرلەمانی کوردستان دەبێت چۆن یعنی بتوانێ هاوکار و هاریکار بێ لەگەڵ حکومەت ینی دانیشتنێک ڕێکخوا پەرلەمانتار قسەی خۆی لەو بابەتانە هەبێ لەو گۆڕانکاریانە هەبێ و بزانێ یعنی حکومەت بەرەوچێ دەڕوا ئایندەی ئێمە بەرەوچێیە يعني او زور قريقه حتى اسا مثلا سياسي كان يشان مثلا حتى داعشات اما التحدادك يكوبون حزب كان كرابي كروبرو داعش تسبكن يعني حزب كان بلي نبوا كوبون بيكو دابلشن سندروجو يعني بلان دابني بو موضوع يعني يقل ناشرنا كانوا عيبه كان اويا لكاتي قيران ولكاتي مترسي كون ابنو مثلا برلماني كردستان لسر او تشانا بيوسا كوبيتوا يعني قرفت كان خاو دكاتوا مترسي كان خاو دكاتوا خلكان بير كانوا دن برلمان قصي هي برلمان روشونيه سعيدادني برلمان لبشتمانا برلمان اغادارا بلام برلمان قصنك حكومه قصنك حزب قصنك او همو كارساتو او روداواني لبغدا وإسا وعلى روش آواي كردستان رودا ومترسي كان الشر أمريكا للاك وإما شروا بيدنك بينو تصريحاتي لا بنادى دريو تصريحات كان هزياتر مترسي بيدا دكا او جمال تصريحاتي حكومت بوا جمال تصريحاتي برلمانتار بوا يعني برلمان هردن جينيا برلمان بيوسا ليرا الرأي شخوي بدا يعني بود منارن بتي برجيري مثلا لشتيك بكا لا برجيري لحولاتي خوي بكا لهو موقفي ابي وما بس مترسي كان خاو بكاتوا ذرنياي بدا تخرج يعني كسك نية يعني درنياي بدا مثلا بيوس سروشي حكمة سروشي هريم حزب كان يعني بيكو كوب بنوا شد بو خلق توزيح بكان وضع كوايا ووانيا وكورو سيمينار بكان باجي خلق بكان دز بصري خلق دابين يعني أنا ما بيني يعني مسؤولية تشتاق نبول الدنيا بوشوي كليرة دروا يعني شيء ما ديوا بسي سروشي هرم ببيني بزماعي خلق دعوة بكان شيء ما ديتو بس أنزماني وزيران بانك بكان أو خلقانا أو أنا بخوان دانش لبرزع علي يعني حسابه خرجنا كان يعني بيوستا حكمت خلق رخنا لي بقريت سو كم خوان مسؤولين
کە تۆ من مەسئول نەبم ئێستا من لە پەرلەمان نیمە لە پەرلەمانتارانی ژمای کەس ناومنانی بەڵام کەس من بسمە ئەو شوێنە خەڵک حەق خۆی ڕەخنەم لێ بگری چونکە مەسئولیەتم مادەم مەسئولیەتم لەدەستا دەبی خەڵک وەڵامی خەرچیشم پێبی و پشگیری لە ماری خەرچیش زۆر زۆر سپاس بۆ بەڕێز نیعمەت عەبدوڵڵا سەرۆکی پێش و یەکێتی پەرلەمانتارانی کوردستان ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان سپاس دەکەم کە میوانی من بووی لە بەرنامەی لە پایتەختەوە زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزان و خۆشەویستان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ